بەڕێزان بینەران و بیسەرانی ئەم پۆدکاستە سڵاوێکی گەرمتان لێبێت بۆ تۆمارکردنی چیرۆکێکی نوێ لە زنجیرەی یادەوەرەکانی دۆزەخ ئەمڕۆ لە شاری سلێمانین بە دیاریکراویش لە بینای ئەمنە سوورەکەی سلێمانی کە ئێستا بە خۆشحاڵی و مۆزەخانەیە، چونکە ئەو چیرۆکی ئەمڕۆ گوێتان لێبێت پەیوەندی بەم شوێنەوە هەیە، بە دیاریکراویش پەیوەندی بە چەند ڕۆژی کۆتایی ئەم شوێنەوە کە لە دەوروبەری ئێرە بوو بە گرمە و ناڵە و تەقە و باسی ڕاپەڕینی باری 1990 کەکەم کە ئەم ژوورانە پڕبوون لە خەڵک. ئەمێ بزانم لە ماوەی ئەو نزیکەی زیاتر لە 48 ساعتی خایەت ئەم زیندانیانەی کە لێرە بوون چۆن بیریانە کردەوە، چۆن لە دەرەوە تێگەیشتون، چ تەفسیرێکیان هەبووە بۆ لە ڕووی دەرونیەوە چۆن بوون لە ڕووی، چکە ئێمە باسی ڕۆژگارێکین کە ئێتر کەس بە کەس نەمابوو، هیچ یاسایەک نەمابوو لەم شوێنە. جا کەژا و جەمال یەکێک بۆ لەوانەی کە ئەو وەختە لێرە بووە لە ڕۆژی ڕاپەڕینەکە ئازاد کراوە. کەژا و ساڵانێکی زۆرە لە کەنەداژی خۆشبەختانە ئەماوەی لە کوردستان بوو و پێویستمانزانی بە دەرفەتم زانی کە ئەم چیرۆکی لەگەڵ تۆمار بکەین. کاکەژە و بەخێراتی زۆر سپاس دەنەکەم. کاکەژە یەینە سەر باسی ئەوەی کە چۆن لێرە ئازادکران، بەس جارێ با بزانم چۆن گیرای، چۆن گەیشتی تێرە. دووبارە سپاس. من شەوی 8/9 1990 لە ماڵی خوشکەکەم گیرام و ڕاستەوخۆ هێنایانم بۆ ئەمنە سوورەکە. دیارە هەرکە ئەگیری کە تێنە ژوور و چاوبەستە کرێن، بەڵام یەکسەر بۆ ژووری ئینفرادی و لە ژووری ئینفرادی بڵێن لە قاتی یەک دیارە ئەمنە سوورەکە دوو هۆڵی ئینفرادی تایە بڵێن، بەشێکیان لە قاتی خوارەوەی بەشێکیان لە قاتی سەرەوەیە. من دوو ڕۆژی سەرەتان لە ئینفرادەکانی قاتی خوارەوە بەسەر برد و دوای گواسیانمەوە بۆ ئینفرادەکانی قاتی سەرەوە و نزیکەی 3 هەفتە لە ئینفرادی سەرەوە. ئەم فتری ئینفرادی عادەتەن فتری تحقیقە کە لێکۆڵینەوە لەسەر و ئەوانەیە بۆی خەڵک نەبینی، بۆی کەس پێت نەڵێت چی بڵێ چی نەڵێ، دوایەوەی تر ئەچتە ناو خەڵکەوە وایە؟ بەڵێ، ناخۆشترین کاتەکانی زیندانی بڵێن ئەمنە سوورەکە و کاتانەیە کە لە ئینفرادیایت و چکە زۆر سەختە، هەم دڵە ڕاوچەیەکی خۆتت هەیە و تەنیاییەک و لە تحقیقاتە، ئێشتا تحقیقاتە تەواو نەبووە و بەردەوامی هەیە تحقیقاتەکە و ئازار و ئەشکەنجە و هینێک کە بەسەریە بێ و بە تەنیایی بەسەریە بێ و ئەو کاتانە کە ڕێک لە ژووری تحقیقەوە یەکسەر بڵێن دوای تحقیقاتوانە یەکسەر و نێرنەوە بۆ ژووری ئینفرادی، بۆی هیچ کەسێک نەبێت تۆ قسەی لەگەڵا بکەی، دڵ هەڕەشنیەکی بۆ بکەی، ئازاری یا یارمەتیەکت بدا لەو ئازار و هینەی کە تایە بەسەرە بێ. بۆی ئەوان زۆر تا مەبەستیانەکە ئەو فترەیە کە تحقیقاتە هەیە بە تەنیاویت و کەس لەگەڵا نەبێت. دیارە خۆی بەشێکی لە تعزیباتەکەشەوەی کە بڵێن ئەو ئازار چەشن و شتە بەشێکی ئەوەیە کە لە ژووری ئینفرادیایت کە لە ژوورێکی تەسکی 2 مەتریە نا ئەتوانی هیچ شتێک نییە، تەنیا ئەوەی کە من بیرم بێ بۆ ئەوانێک کە ئێمە فەرترەی کە ئێمە لێبوون تەنیا 2 سەڵتەیە 2 سەڵی ماستت بۆ دائنێن، دانەیەکیان بۆ پیسایی و هینی خۆتە، دانەیەکیشیان بۆ خواردنە و هەر لە ناو ئینفرادەکە. بەڵێ ئەو تەنیا ڕۆژی یەک جار ئەوان هینەکە دەرگاکانت بۆکەنەوە، دەرگاکانەکەنەوە کە ئابێ بچی بۆ توالێت و جەشۆری، تەنیا ئەو فترەیە بۆت هەیە بچیتە دەشۆیی کە ئەو کاتێک کەوان دیاریان کردووە ئەو نزیکەی 2 دقەیەک 3 دقەیەک دەیەنێ بچیتە دەشۆری. دیسان ئەمە لە کێ بوو؟ لە بەیانیانە بوو؟ بەڵێ لە بەیانیانە یەکێکیانیەت یەکێ لە حرەسەکانی ئەمنەکەیەت دەرگا ئەیکاتەوە، یەکێک بڵێن لە زیندانەکانە چێتە دەشۆیی و ئەگەڕێتەوە ژوورەکەی خۆی اینجا بڵێنەوانی زیندانەکانی کێشە چن بەنەوبەت تا تەواو بێت. بەڵام لەو 24 کاتژمێرەی ترتووە هەر جۆرە هینێکت هەبێت ئەبێت لە ژوورەکەی خۆیان خۆتا تەرتیبی بکەیت و بڵێن بۆن و بەرامە و هینە. ئەمە بەشێکە لەو
بڵێن جەنگە دەرونی کە لەگەڵ تاکەن لە هەموو ڕوویەکەوە تەنیا ئەوە نییە ئازاری جستی و تعزیب و هەڵواسین ومانە خۆی بەشێک لە سیستەمەکەی ئەوانەوەیە کە بەردەوام تۆ لەو ئازار چێشت نایابی. وتت کەی هاتی تێرە چەندی یەک؟ هەشتی نۆی 1990 هەشتی نۆ بەڵێ هەشتی نۆی 1990 ئێرە دەمێک بوو کرابەوە چکە ئەم بینایە تازەیە نازانم بزانت کەی کرایەوە پێشتر ئەمنەکەی ئەولا بوو. بەڵێ ڕاستە پێم وایە ئەو کاتی کە ئێمە هاتین ینی زیندانێکی تازە بووە ینی بڵێن نازان بە تاوەتی لەبیرم نییەکەی بڵێن چەند وەخت پێشەوە کرابەوە بەڵام زیندانێکی نیسبەتەن تازە بوو کە ئێمە هاتینە ئێرە. جا تۆ لە مانگی نۆ تا ڕاپەڕینەکە لێرە بووی؟ بەڵێ لە مانگی 6 مانگی ڕێکەکە تا هەشتی سێکە ڕۆژی ڕاپەڕینەکەی کە ڕۆژە ئازاد بووین من 6 مانگی ڕێک لێرە بوو. 6 مانگی ڕێگەکەت؟ بەڵێ ڕێک 6 مانگە کارشت. ئەو دوای ئینفرادەکە ئینجا چوومەتە هۆڵی بڵێن دوو هۆڵ هەیە لە قاتی سەرەوە هۆڵی 3 و 4 پێڵێن من لە هۆڵی 4 بووم بۆ ماوەیەکی زۆر و دوای فترێک بۆ مافترێکی کەمیش هێناینە ئەم هۆڵەکە هۆڵی ژمارەیەکە هێنانینە ئەم هۆڵی کە ئێستا ئێمان چاوپێکەتنی تیاکی. من ئەو پرسیارم بۆیە کرد چکە ئەم بینایەکە گۆڕا ئەمێ بزانم ئەسالیبی تعزیب شێوازەکانی هیچ گۆڕانێکی بەسالا هات یان هەر ئەمە مجرد بیناکە گۆڕا لەولا هەمان ئەوانە هەبوو کە ئێستا پێکەوە چوین سێرمان کرد ئێستا پێشەوەی بەرنامەکە دەست پێکەین لەگەڵ کاکەژە و چوینەوە ئینفرادێکی خۆی چوینەوە ئەو شوێنانی کە تیا بووە ڕەنگە زۆربەتان ئێرەتان بینی بێ شوێنی هەڵواسینی تایە ئەمە بزانم غێری ئەوانە چیتر هەبوون لێرە هەڵواسین هەبوو کارەبا هەبوو؟ بەڵێ هینی تایبەتی ئەمان کە من نازانم لە زیندانەکانی کەس چۆن بوو بەڵام سەرەکی ترین بڵێن بێزگەل لە کێبڵ و لێدان و شەق و ئەو شتانە کە ئەوانە بەردەوام هەیە سەرەکی ترین جۆری تعزیب و ئەشکەنجەی ئەمان ئەوە هەڵواسینە کە دەستت لە پشتەوە ئەبەستنەوە ینی لە پشتەوە دەستت ئەبەستنەوە و کە لە بچەی پێوەکەن و کە لە بچەکە هەڵەواسن بۆ حەڵقەی کە هەڵواسراوە ینی لەسەر مێزێک داتەنێن و دواتر ئەو مێزە لەژێر قاچل لا ئەبن بۆڵبەرینی لە ژێرە هینەکە مێزەکە لابن ئیتر تۆ ئەکەویتە خوارەوە و بڵین دەستێکە لە پشتەوە بەسراوەتەوە بڵین ئەم هینانەت ئازاریە بێ و هەم مەچەک وەمانەت ئازارێ بێت من ئەوەندەی بیستمە کە لە بچەیەک بوو کە بەیانەوت کە لە بچین نەمساویە بۆ ڕادەی کە هەڵتەواسن هەم ئەم بڵین مەچەکەکان ئازارێ بێ هەم شانوەوانەت ئازارێ بێ و پەیوەندی بە قورسایی جستەی تۆکەوێتە هینەوە و کەسانێ بە مروری زەمن فێرەبی تۆ ئەوە هەڵەواسرەی تۆزێ ڕای لەگەڵ ئەوەی کە تۆ چۆن خۆ لێزانین ئەوەی کە تۆ کەمترین جوڵە بکەیت ئەوانیش بۆ پێی کە تۆ شارەزاوی ئەوانش حتممە شارەزایی خۆیانیان هەیە شتێکیان هەیە پێڵەن کارەبایە کە کارەبا دلێدەن ئەو کارەبایە لەرزەیەکت پێدا ئیتر تۆ بەڕاستەکەی ینی توانات نامێنێ هینت نامێنێ و ئەو کارەبایە زۆرترین ئەیدن لە بڵێن لە پەنجەکانی پێت و زەکەر و ئەوانت کە ئەو شوێنە هەستیارانەیە کە بتوانێت زۆرترین لەرزە بە تۆ بکە و ئەمە من ئەوەندەی ئاگادار بم ئەمە زۆرترین شێوازی ئەشکەنجدان بووە لە ئەمنە سوورەکە و ناڕەحەتترین دیان بووە وەکو باسم کرد ئەشکەنجەیکیان هەبووە مەسەلەن بە لێدان و بە شەق و وەکەکەی بڵ و ئەمانە بەڵام جستت تۆ تقریبان وردە لەگەڵ ئەمانە ڕادێ بەڵام ئەو ئەشکەنجەدانەی بڵێن قۆڵ و مەچەک و شان و ئەوانە ئەو شتێکە کە ئازاری بەردەوامی هەیە هەچ کاتێ ئەگەڕێنەوە ژووری ئینفرادی یا ژووری ئەو هۆڵانەی کە لێیە لێتی تۆ ئازارێکی زۆر هەیە هەنێ جار ینی خۆیان دەزانن کە ئەو ئازارەت هەیە تو تەحمل ناکەی لەوە زیاتر تەحمل ناکەی هین ناکەی بۆیە ئەتگەڕێنەوە هۆڵەکە یا بڵێن ژووری ئینفرادی و پاش چەند سەعاتێک کە دەست پێکەنەوە یا جاری وایە فرسەتێکی پەیوەندی بە کاتی ئەوانی شوێ زۆر جارە ئەوانی ژەونە زیندانی زۆر بوو ینی مەجالیان نییە مەجالیان کەمە و ینی زیندان زۆرە بۆ ئەو مفەوەزانەی کە تحقیقەکەن هینە چەند کەسێکی دیاری کرا بوو ئێمە مەسەلەن نەقیب ماجید بۆ زۆرترین ئەو کەسانی کە تحقیقیە کرد لێکۆڵینەوەی لەگەڵا کردی ئەو فترەی کە ئێمە لێرە بووین نەقیب ماجید بوو ینی بڵێن هینی سەرەکی
ئەو هەڵواسینە بە تۆزێک ڕوونی کەمەوە دەست لە پشتۆ کە لە بچاکەن مێزێکی لێ ژێرەکەی چارتایی بۆڵبرینی لێبەستراوە مێزێکی ڕاش بوو یەکێکی خستە سەر مێزەکە لەگەڵ تا هاتە سەر مێزەکە دەست دواوە کەلەپچەکەیە کرد بە قولاکێک کە بە سەقفەکەوەیە دوای هاتە خوارە مێزەکەی ڕاکێشە ئیتر تۆ قاچت لەسەر مێزەکە بوو هەتا ئەگەیشتە لێوارەکەی هەر باش بوو بەزی تر کە مێزەکە بە تەواوی لەژێر پێت نامە ئەو جۆلانەی کە ڕاستەکەی ئەو جوڵە ناخۆشترین شت جوڵەیە لە کاتی هەڵواسینە بە تایبەتی ئەو لەحزەی کە مێزەکە ڕاکێشن ماوەیەک جۆلانەیەکی بەڵێ زۆر نهێنە هەڵبەتە من دایمە پیانەوتم تۆ شانسە هەیە بە حکمیەوەی کە زایف بووم ینی هینم کەمتر بوو بۆ کەسێک کە کێشی زۆر بێ بەڕاستی زۆر قورسە ینی هەنێ لەو زیندانیانەی کە ئێمە لەگەڵمان بوون کە کێشیان زۆر بوو یا قەڵاوتر بوون هینتر بوون ئەوان ئازار و هینی ئەوان لە ڕادەبە دەر زیاترە چکە ئەو کێشەوا لێکات و دابەزی ئیتر ئەمە بڵێن شان و ئەمانەت بە تاواتی خەریکە دەرەچێ ینی وەکو وتم هەنێک کەسی ئەو بێزگە لە کارەبایەوانە خۆشی کەسی کەشیان هەیە وەکو جەلاد لەوێن بێزگە لە بڵێن مفۆزی تاقیقەکەت چەند کەسێکی لێبوون وەکو جەلادە ئەو سەردەیمی ئێمە دوو کەس هەبوون پیانەوت مفەوەز تارق و مفەوەز جەمال ئەم دوانە دوو کەسی جەلاد بوون ینی پێش هەر ئیشەکەیان جەلادی بوو پێش هەڵواسین و لە کاتی هەڵواسین و ئەوەیە کە ئەوە کارەبات لێدا ئەوە کە مەسەلەن ڕات ئەوە شوێنێ ئەوە کە دیسانەوە مەسەلەن ڕاتێک کێشێ بۆی زێم پێم وتی هەنێک کەسەیە مەسەلەن وردە تۆ ڕایە هەوڵە دەی جوڵە نەکەیەوە ئەوان زۆرترین جوڵەت پێەکەن و ئەم دوو کەسە بەردەوام ئەم دوو جەلادە بەردەوام لە کاتی تاقیقایەکێکیان لەوێن یا هەردووکیان لەوێ وجودیان هەیە بەڵێ ئیشەکەیان ئەوەیە کە ناڵم خۆت ئەگەر هەوڵتدا ڕابێ هەوڵتدا بێت شەکەبی من زۆرترین شتێک خۆشببختانە یەکەم شەوم کە هاتمە زیندان و لە ئینفرادیەکە بووم پێم وابێ کەسێک بوو ناوی کاکەمال بوو و لەسەر پاسۆک گیرا بوو ئەوان بەجیالەوەی کە بیر و باوەڕمان جیا بوو بیر و باوەڕمان زۆر لە یەکتریش دوور بوو ئەو هەر یەکەم کاتەکانی یەکەم سعاتەکانی نەسیحەتی کردم ئامۆژگاری کردم بەوەی کە کەسێکی هین نەبم کەسێک نەبم خۆم پتە بکەم و بڵێم ئازام و نازام چی ئەوی هەوڵ بدا قیژێنە هاوار بکە ئیزعاجیان بکە بەوەی نەک بۆی کە خۆ ڕابگریت و بڵێ من خۆم بەتوانام و ئەمانە زۆر سپاسێکم من هەڵبەتە هیچ کاتە و کەسم نەدیوەتەوە و پێشمانیە هەر بە دەموچاویش قەت نەمبینیەوە بەڵام ئەزانم ناوی کاکەمال بوو و لە ژووری ئینفرادی بوو و من زۆر ئیسفادەم لەو ئامێژگاری ئەو کرد نەسیحەتێکی کردم تەنانەت خۆ پیسکە پیسای بکە من هەڵبەتە نەمتوانی ئەوان بکەم بەڵام بەقیژە و هاوار و هینەکەی زۆر سپاسێکم کە ئەو ئامۆژگاری کردم قەت لە بیرم ناچێتەوە باسی جیازی بیر و باوەڕت کرد ئێوە لەسەر چی تۆ بەتەنیا گیرە بوویان ئێمە گروپێ بووین کە کۆمونیست بووین ئەو کاتە و سەر بە گروپێکی کۆمونیست بووین ناوی دەستی پێشڕەوانی پرۆلیتاریا بوو و گروپێکی کەشە لەگەڵ ئێمە گیرا بوون ئەو هاوڕێیانە شەر کۆمونیست بوون ڕۆتی کۆمونیست بوون و ئەمە چەند چالاکیە کرا لە کاتی بڵێن کە داگیرکردنی کوێتە ئەم گروپانە بەیاننامەیان دەرکرد چەند چالاکێکی ڕاگەاندن و بەیاننامە بڵاوکردنەوەیان کرد ئیترەوە بوو بەعەس هەستا بەوەی کە چەند کەسێکی لەم گروپانە گرت و زیندانی کرد بەس ڕێخستنی ئێوە لەو کاتە زۆر نهێنی و بەژمارەش کەم بوون چۆن ئاوا اختراق کرا بوونیان چۆن کەشف بوون ئەوەندەی من بیست و بووم اختراق کراوە بووە ینی کەسانێک هەر بڵێن لە ناو لە ڕژێمی بەعەز ینی سوێتێ ناو ڕێخستنەوەکەوە و لەم کاتە هەستیارەیە مەسەلەن بەکاریان هێناتە بیان دۆزنەوە چۆن و کێن و ئاواهی هینەکە کەشف کرا لە هەردوو گروپەکە بڵێن پێم وایە کەسانێکی باسی هەبوون لە ناو ڕێخستنەکەیە بۆیە توانرا کەشف بکرێت پێت وایە یان دڵنیان ئەمن خۆیان نردبوونیانە ناو ئێوە بەڵێ ینی تەنانەت پەرژا بوونە سەرەوەی عەجیبە
دایری ئەمنی سەردەمی بەعسە بەڕاستی. بەڵێ بەداخەوە هەمیشە کەسانێکی بڵێن خیانەتکار، کەسانێک کە لەگەڵ بیر و باوەڕی یا خۆفرۆش بوون یا بە هەر مەبەستی ئەو کارانەیان کردووە بەستوانیوێتی هەمیشە ئیسفادە لەو کەسانە بکات و بیان خاتە ئەو ڕێخستانەی هەر حیزب هەر ڕێخستنێک بوو بێ هەمیشە و کارایان کردو لەو ڕێگایشەوە خەڵکیشی شۆڕژگەر یا کە هەبوون توانراوە بژیرێن و زیندانی بکرێن. یعنی زیاتر لە کەسێک بوون نە؟ من ئەوەندەی بیست بێتم ئەوەندەی ئاگادار بم دوو کەس بوون. یەکێکیان لە ناو ئێوە یەکیان لە ناو گروپەکەی تر بووە؟ بەڵێ هیچیان لە ناو بڵێن دەستەی پێشڕەوان بۆ یشیان لە ناو ڕەوتی کۆمونیستە بوو. ئەو دوو کەسە لە کوێن ئێستا؟ یەکێکیان ئەوەندەی بیست بێتم و ئاگادار بم یەکێکیان پێم وایە لە دووەم ڕۆژی ڕاپەڕینەکەیە هەر لەو کات و ساتەی کە ڕاپەڕین دەستی پێ کردووە و ڕاپەڕین بەرەو سەرکەوتن بۆ یەکێکیان کوژراوە و ئەوکیان ئازادە هێشتا. لە کوردستانە یان لە دەرەوەی؟ ئاگاداری نیم. بەڵامی ترەوە بە ناو ئەزانانکیان وایە؟ من بە ناو ئەزانم کێ بەڵێ. ئەوانە چیان لەسەریەوە ئاشکرا کرده بوو؟ یعنی کە گیرای ئەوان هەموو زانێریکیان لەسەریەوە هەبوو کەواتە؟ تقریبا ئەوان هەموو شتێکیان نەزانی بەڵام بۆ بەعز ئێمە ڕێکخراوێکی تازە بووین بۆ ئەوان. ینی پێش ئێمە کۆمەڵی ڕەنجەران هەبووە مەسەلەن یەکێتی هەبووە، پارتی هەبووە، حیزبی شوعی هەبووە. ئەم ڕێخستانە بڵێن حیزبی بەعز شارەزایەکی باشتری هەبووە لەگەڵیان بە حکمیەوەی ئەوانیش مێژوویەکیان هەبوو. بەڵام بەنسبەت ئێمەوە کە ڕێخستنایکی تازە بووین بۆ خواشیان سەریان لێ سوورما بوو. ینی شارەزایان نەبوو لەبارەی ئەم ڕێخستنەوە چییە. ئەمە بڵێن دژی یەکێتیە، دژی پارتیە لەگەڵ شوعیان ڕێک ناکەوێت بۆ خۆیان شتێکی تازە بوو کە لێکۆڵی ناوان لەگەڵا کردووە. ئەو ئێمە کە زیندانی کرابوون بۆیە زۆرترین پرسیاریان لەو بارانەوە هەبوو کە ئێمە چین و چۆنین و سەر بەکوێین. جاویستم پرسیاری ئەوت لێ بکەم لە تحقیقا پرسیاری ئەو شتانیانە کردوایە؟ بەڵێ. یانی لایەنە سیاسیەکەی؟ بەڵێ. کەواتە وەختێکتان هەبوو بۆی کە هەیچ نەبێ تعزیبەکە ڕاوەستی و دانیشن پرسیارە لێ بکەن؟ هەڵبەتە بۆ لەناو هەموو ڕێکخراوێکە کەسانێکن کە بڵێن پلەی باڵایان زیاترە کە لەناو ئەو ڕێخستنە زیاتر پلیان هەیە ئەوانە زیاتر ئەچنە ئەو حتمما لە ئێمەش پرسیاریان نەکرد لەبارەی زۆر شتەوە لەبارەی زۆر هینەوە. بەڵام ئەو کەسانێ من خۆم یەکێ نەبووم لەوانی کە پلەیەکی باڵام هەبێت لەو ڕێخستنە، تەنیا ئەندامێکی ئەو ڕێخستنە بووم و چەندی یەک دووشتی بەرپرسیارەتی کەمم هەبوو. یەکێکیان بڵێن ئەو کاتە گۆڤارێکمان دەرەکرد گۆڤارێکی ئەدەبی بوو بە ناوی زەنگی کرێکارەوە بوو با زیاتر بەرپرسیارەتم لەگەڵ ئەو بەشی ئەدەب و هینایە هەبوو و زیاتر پرسیارەکانیان لە لای من ئەوە بوو. بەڵام ئەو کەسانی کە پلەیەکی باڵاتریان هەبوو زیاتر پرسیاریان لەو بارەوە لێکراوە. حد ئەی تعزیبەکە لەسەر چی بوو؟ خۆیەوە چەند کەس گیران بە هەمووی؟ بیست نازانم چۆنە بەڵام چەند کەس بووە بەڵام نزیکەی 40 کەسێک بووە. ینی 40 کەس گیران؟ 40 کەسێک بڵێ گیرەوە. هەمووتان لێرە بوون ئەم 40 کەس؟ بەڵێ هەمووی لێرە بوو. دوای تەمەەن هەندێکیانە دوێنیوەتەوە لەم هەنێکیانەوانەی کە دوایی من چوومەتە هۆڵەوە کە بڵێن لە هۆڵی چوار بووم هەنێک لەو برادرانم بینیوەتەوە. بەڵام تقریبن بۆ ئێمەش چووکە ڕێخستنێکی بڵێن زۆر نهێنی بووین ئێمە زۆربەمان یەکترمان نەناسیوە. ینی من زۆربەی ئەو هاوڕێیانە لە سژن پیان ئاشنا بووم و لێرە ناسیومە. زۆربەی زۆریان ئەتوانم بڵێم لە سایانەوە نویانم نەناسیوە ینی پێشتر و لێرە پیان ئاشنا بوو. ساڵی 90 ئیتر ئێمە باسی قۆناغێکەکەین کە دێهات نەمابوو، پێشمەرگە نەمابوو، بەعز بەتەواوی مەسەیتەر بوو لەسەر شارەکان. ئەو خەڵکێک کە گیرا بوون مەسەلەن سەر بەلایەنەکانی تری زۆرتیا بوو ئەم شوێنە بەگشتی بە مەزەندەی خۆت چەنی لێبوو؟ ئەوەی من بیست بێتم و دوای سژنی شووە و کاتانە حتمما نەمانەزانی بەڕاستیەکەی چەند کەسی لێ. بەڵام ئەوەندەی من بزانم 120 شتێک خەڵک لێرە زیندانی بووە. هەموو ئەو لایەنانەی کە بڵێن ڕاستە ئەو کاتە دوای
ئەنفال بوو و چالاکی و هەڵسوڕانی حیزبە سیاسەکان بە ڕادێکی زۆر کەمی کرد بوو بەڵام ئەو حیزبانە هەمویان بەشێکیان هەبوو لێرە یعنی ئەتوانم بڵێم زۆرتری هەموو حیزبەکان وجودیان هەبوو لێرە بە هەموو ئەو لایەنانەی کە هەبوون لەو کاتەیە بە یەکێتی نیشتمانی کوردستانەوە پارتی دیموکراتی کوردستان حیزبی شیوعی و ئەو لایەنانەی کە هەنێکیان زیاتر ئەتوانم بەڵام یەکێتی زیاتر زیندانی هەبوو لێرە تا ئەو لایەنانەی کە ئەم تحقیق و شتەیەوەی تر وتە نزیکەی سێ هەفتەی بەردەوام بوونا سێ هەفتە یان زیاتر خۆی بەشێکی هەنێ تحقیقی کۆتایی پێ نایە مەسەلەن ئێمە ڕاستە هەتا کاچیتە هۆڵەکانی ژەوە بۆ مانایە نییە تحقیق کۆتایی پێهاتوە هەنێ جار لەبەرەوەی ژوور کەمە بەتایبەت ژووری ئینفرادی کەمە لە هەنێ حاڵەتدا تەنانەت تحقیقیش زۆر کەسە ینی لە ڕۆژانی ئاخری بڵێن پێش ڕاپەڕینە کە خەڵکیی زیاتر ئەگیرا ئەمانە تەنانەت ئێشتا تحقیقیان دەستی پێ نەکردبوو یان ناردنە هۆڵەکان لەبەرەوەی ژووری ئینفرادەکان بە تەواوەتی پڕ بوو و شوێن نەمابوو هەنێک کەس کە بڵێن زۆر گرنگ نەبوو یا ئاسایی بوو بەلایەنەوە کە دواتر هیچ تحقیقی لەگەڵا بکەن ناردنە هۆڵەکانەوە بەڵام من یەک شتت پێ بڵم زیندانی لەم ئەمنە سوورە وەختێک ئەچێتە هۆڵەوە کە لە ئینفرادی نەجاتێ بێەوە چێتە هۆڵەکانەوە هەستەکەی تر ئازاد بووی هەستێکی خۆشی تێڵی من کێشە نییە من چەند ساڵی کەش لێرابم کێشە نییە بەس لەوێ نەجاتم بێ لەو ژووری ئینفرادیە نەجاتم بێ کە ئاچیت ناو خەڵکەوە خەڵکە بینی و خەڵکێکی زیندانی کابینی وەکو خۆتێ من خۆمە ئەو هەستەم هەبوو کە پێم وابوو مادەم لەوێ نەجاتم بۆ هاتوومەتە هۆڵەکەەوە ئیتر چەندی کە لەم هۆڵا بمێنم کێشە نییە ڕای ڕاستەکەی من لە ئینفرادی کە باسی ئەم نییە و لاکەم ئەوەی کاتی خۆی متۆسی وەتەن بووە جا ژوورێکی لێ پێیانەوە ژووری چوار لە بیرمە لە ئینفرادیەوە کە منیان برد شوێک بوو جاها دەرگاکان بینی بتە هینێکیتیایە کونێکیتیایە لەسەرەوە پەنجەرەیەکی بچووکە حرەسەکە خەریب و قوفڵەکانیان کردەوە منیش ئاوا سێرەکەم کێشا بۆ ژوورەوە باوەڕت هەبێ وا هەستم کرد ئوتێلی پێنجستێرەیە زۆر خۆش بوو تقریبی 20 کەس لە ژوورەوە بوون تەنیایەکی سەیرە هەموو ئەو هینانە من پێشتر پێشەوەی بەرنامەکە دەست پێ بکەن هینێکی سیر هەیە کە لە ئینفرادیە کە تۆ دوجار هەرەتەوەی لەگەڵ یەکێ لە هاودەمەکان دراوسەکان ئەوانەی کە لە ژووری ئینفرادیان هەر چۆنێ بێت دوو قسە بگۆڕیتەوە دوو ئاڵۆگۆڕی دوو قسە بکەن شتێک بکەن پێکەوە شتێک کە زۆر سەرنج ڕاکێشە لە ئینفرادیە کەس ناوی کەس نازانێ و کەس ناویش ناپرسێت لەبەرەوەی زۆر سیقەت نییە ئەوەی کە تەنیشتت لەوانەیە کەسێک بێ نردبێت یان هەر باس خۆی نردبێت یا من دوجار هەنێ لەو هینانەش باسەکەمان لە یەکتریە گۆڕی ئێمە لە ژمارە بوو کە چیتە ئێوە پێتەڵەن ئەوە تۆ ژمارە ئەوەندەی مەسەلەن ژمارە سێ ژمارە چواری ژمارە پێنجیت ئیتر بۆ بانک دەکاڵێت چواری ترەوە تۆ چواری مەسەلەن من کاژا و ژمارە چوارم کەوتی چوار ئیتر لەگەڵ تۆی قساکە تۆش ئەوی ژمارەیەکی کەیە ئەمە تەنیا بۆ ئەوەیە کە ئەگەر کەسێک هەم سیقەت نییە بۆەوەی کە ئەوەی تەنیشتە چێ نییە هەم بۆی ئەگەر هاتیشن کەس نەزانێت چی قسەی کردو لەگەڵ چکە زۆر جار جوان ڕادێرە ئێمە جارێک تووشی ئەو هینە هاتین کە جوان لێ بوو کە ئێمە قساکەین پێکەوەمانە دوایی هاتن ینی فەلاقەیەکی باش کراین هەمومان کە لەسەرەوەی کە قسەمان کردووە لە پێکەوە لە زیندان چکە بە هیچ شێوازێت تۆ بۆ نییە قسە بکەیت شێوازێکیان هەیە ئەوان هەنێ جار لە کاتی تحقیقا کەسێکە نێرنە ژوورەکەی تۆ بە حساب شوێن نییە کەسێکە نێرنی هینی خۆیانە ئەوش زیندانیە بەڵام بەداخەوە لە ناو زیندانیەکانیش هەمیشە کەسانێک گەت کە خۆیان نەفرۆشن و هاوکاری بەعسەکەن هاوکاری نەکانە ئەی قەنە ژوورەکەەوە لەگەڵ توایەوە ئیتر ئەوەی کە مەسەلەن نەیانتوانیوە بە ئەشکەنجەدان لە توی دەربێنن لە ڕێگای ئەم کەسەوە هەنێ پرسیارە لێکە لە کووە بووی چی بووی هەنێ ئەمەش ئوسلوبێکی کەی بەعز بووکە ئەمەشی بەکارێنە هەر زیندانەکانی خۆیان مەسەلەن کەسێکیان هەبووە مەسەلەن عەرەب بووە یا نازانم چی بووە مەسەلەن تۆزێ لە ترسی ئەوەی کە حکومەکەی بۆ کەمکەنەوە هینەکەی کەمکەنەوە هاتن ئەم فڕوفێڵانەشیانە کرد لە بەتایبەت لەگەڵ کەسانی کە لە ئینفرادیە باسی ئەو ڕقەم و شتت کرد ئەو ڕقەمە کێ ئەیا بەیەوە کێ و تۆ خۆمان لە ناو خۆمانە ها لە ناو خۆتانە نەک ئەمن نانا خۆمان لە ناو خۆمانە
پێڵێن کە کەسێکی تازەیەت ئەزانین کەەوە تازەیە ئەوە ئیتر ژوورەکەی هەرە ژوورە خۆی ڕقمی هەیە و بەناوی ژوورەکەی ڕقم ئەوەوە بانیەکەین شتێکی خۆش یەکێ لە زیندانیەکان کاتێک گیرا بوو لەم مەسلەیە تێنەگەیشتۆ کە پیان و تۆ ڕقم فلانیت کە ئەگەر بانگمان کردی بەم ڕقمەوە تۆ جواب بەرەوە ئەویش باش تێنەگەیشتووە ئیتر ڕۆژە هەر تقریبان سەعاتێک پیان و تۆ ژمارە پێنجیت ئیتر ئەویش هەر بانگ کردو ژمارە پێنج هەر خۆی بان کردووە یعنی کەس جواب نایەتەوە چکە خۆی بان کردو خۆیەتی ژمارە پێنج ئیتر هەر وتێتی ژمارە پێنجەوە بۆ کە ژمارە پێنج تا دوای تیانگەیان وەکوتیان کاکە خۆت ژمارە پێنجی کاڵی ژمارە پێنج کەس جواب نایەتەوە لەبەرەوە خۆ ژمارە پێنجی ئەگەر تەوێت لە کڵیەکی چکای قسە بکەیە بێ بڵێ ژمارە چوار ژمارە سێ شتێکی ئاوای نوا تێگەیشتم کە ئەم ڕقم ئەم قسەکردنەوە چۆن بوو لە ڕێکیەوە ینی مەسەن ئەم ژوورانە من تەماشام کرد ژووری زۆری تایە ئینفرادی زۆری تایە سەرەوە هەیە خوارەوە هەیە پێچ و پەنای زۆرە ئیتسالی ئێوە چۆنی بوو ساڵ ئێمە ئەوانەی کە لە ئینفرادیە بن ناڵم لە ڕگای ئەو کوونە پشکۆلەوە کە هەن شەوان درەنگ ینی بڵێن کە خامۆشە بێ کە هینە بێت بێدەنگە بێ ئەزانی تر جوڵەی حرەسوکان و هینەکان نەماوە لەگەڵ یەکترا لەو ڕێگای ئەو کوونە پشکۆلەوە بە چرپێکی کەم قساکەن لەگەڵ یەکترا شتێکی کەیە کە ئەشکەنجەیەکی زۆری ناخۆشی ئەم زیندانەیە ئەمان یەکەم دەرگایان هەیە بە قڵی قفڵ و زنجیرێکی زۆر بەسراوەتەوە تەسەوەر کە ینی ئەوان لە یەکەم دەرگاوە کە یکەنەوە هەموو ئەم 120 کەسەی ناو ئەم زیندانیا ترسی لێ ئەنیشێت ئەو سڵتیان ئەو دەنگیان بۆ دروست کردووە کە هەموو کەسێ فکرەکاتەوە ئەڵێ ئێستاوە دێن منە بن من بانگی منەکەن ئەوان خۆیان ئەم هینیان بۆ ئەوە دروست کردووە کە هەموو کەسێ بترسێ تۆ بە تایبەت کە لە دەنگێکی چۆن بوویانی دەنگێکی هەر کاکرێتەوە دەرگای قفڵەکە و دەنگێکی تەقەتەق بینیەت ئیتر تۆڵێ ئەوە دێنەوە بۆ بانگی منەکەن دیارە من بانگەکەنەوە بۆ تحقیق بۆ بە تایبەت کە تۆ لە ئینفرادیایەوە تحقیق تاونە بۆ هەموو ئەم کەسانە چاوەڕوانەکەن تۆ هەموو لەحزەیەک تۆ بانکەن بۆی هەچ کاتێت دکردنەوەی ئەم دەرگایە تۆ ترس و ڕاوچەیەکە تیا دروستە بێتەوە کە ئەڵێ ئەمە خۆیان بە فێڵ بە هین ئەم تەقەتەق و زنجیر و هینان دروست کردەوە کە هەموو کەسە لەو دەنگە بترسێ بەسەرت هاتووە نووسبی و بە تەقەی دەرگا خەبەر بوو بێتەوە بەڵێ دەنگی قفڵ و بەڵێ هەڵبەتە زۆر قورسە کە خەوتن و ئەمانە بە تایبەت لە سەرەتاکانە زۆر قورسە بخەویت و هین بێ بە تایبەت ئازارت هەیە بیرکردنەوەت هەیە چارەنووسی تۆ بە چۆگە لە چوار کۆتاییت پێ بێ ئایا ئایندەیە کە بینی شتێکە بینی لە ناوایە قورسا خەوتن بەڵام پێم وەکو پێم وتی ئەو دەنگە پێم وانە هیچ کەس بتوانێت بەو دەنگە خەوی لێ بکەی و خەبەری نەبێتەوە مچۆرکێک لە تەوقی سەرتۆ تا بنی پێت ئەڕوانە هەموو کەسێ هەموو ئەو 120 کەسەی کە لێران هەموو لە حەزایەکی دکردنەوەی ئەو دەرگایە ئەو هینە دروست دەبێت یاتەکە ئەوە بۆ من دێن بۆ هۆڵەکەی ئێمە دێن بۆ هیرەکانە ئەکرێتەوە ئەو فترەیە کە تۆ لێرە بۆی بەردەوامی تر خەڵکی تازە هاتووە و خەڵک ڕۆشتون بۆ محکەمەوەیە بەڵێ گروپی گەورەی تیا بوو کە لەو ماوەیە چوو بن بۆ محکەمە خەبەرتانە بیستەوە مەسەرەن ئەوانەی کە لە محکەمە تەجیلە بوون ئەیان هێنانەوە بۆ ئێرە یان چۆن بووەوە خۆی دووشت زۆر خۆشە کە هەواڵت پێگا چکە هیچ سەرچاوێکی هەواڵ نییە گروپێک کە تازا گیرێن و دێنە سژنەوە لە بەتایبەت کە دێنە هەوڵ و شتەکانەوە هەواڵی دەرەوەت پێگا و گروپێکیکە هەیە کە چن بۆ محکەمە کە سەریانەکان بۆ محکەمە و برێنە محکەمەی سەورە هەنێ جار کەوانە چەند بە یەکە جەلسە تاوا نابێ و ئەگەڕێنەوە دووبارە جاری وایە چەند جەلسەیەکی پێچێ و دیسانەوە بڵێن ئەیان بن بۆ بەغا و ئەیان هێننەوە ئەوەش سەرچاوی شکەی هەواڵە کە پێتەگە ئاگا هیچ نەبێت تۆزێ دەرەوەیان بینیوە شتێکە زیان چکە تۆ کە لە زیندان نبی و هەستەکەی و دنیا ڕاوەستاوە بەڵام وان نییە دنیا هەر جوڵەی تایە حرەکەی تایە ژیان بەردەوامەوە ئەمان ئەو شتێ ئەو تۆزە شتەی کە بینی هیانە یعنی هەستەکەی تۆزەی هیوایەت پێ بەخشێتەوە کە ژیان هەیە لە دەرەوە و بەردەوامەوە ئەو هەوڕیانەی کە چوون بۆ محکەمە و هین بوو هەمیشە خۆشیش بوو کە یانبینیتەوە چکە ترسی جاریشکە نیانبینیتەوە ئەچن بۆ سێدارە ئەچن بۆ ژووری حکم
یعنی هینێکی خۆشە کە یان بینەوە ئێمە و هاوڕیانەی کە لێرە بوون چەند جارێک من لەو فترەی ئێمە بوون هینی کۆمەڵە بوون کۆمەڵی ڕەنجەرانی کوردستان ئەو فترەیە ئەوان محکەمە وشتی بەیان هەبوو کە ئەڕۆشتن و ئەهاتنەوە هەنێکیان چاومان پێیان نەکەوتن ئەیان هێنانەوە بۆ ئێرە ئەوانەی محکەمەنە بەڵێ هەر تێکەڵی ئەم ژوورانیانە بەڵێ هەنێکیان هەیە بەردەوام هەر لە جاری وایە هەموو ماوەی کە هەر لێرە بوون هەر لە ئینفرادیە بوون چەند ماوەیەکی زۆریش ما بێتنەوە یەکێک لەوانە مامەستا ئەحمەد بووە بەڵام ئێمە لە هۆڵی سەرەوە بووین ژوورێکی پچکۆلا لە تەنیش هۆڵەکەمانەوە بوو یەک دوو برادری تیا بوو کە کۆمەڵی ڕەنجەرانی کوردستان بوون ئەوانە هاتنەوە بۆ ئەو هۆڵە پچکۆلێ و لەوێ یەکترمانە بینیەوە ئەوانی تر بۆیان باسەکردن کە محکەمە چۆنەوە بەڵێ ئیتر تۆش لە چاوەڕوانی ئەوایە کە ئایا کەی ئەو نێرن بۆ محکەمە و کەی هینە بێ و یعنی بۆیە ئەتەوێت لەم پرۆسەیە تێبگەی کە ئەمە چۆنیە ئایا هیچ هینێک هەیە هەڵبەتە کە تۆ لەوەی هیچ بەڕاستی هیچ ئومێدێکی نییە بەڵام تۆزەی ئومەدەیت بە خۆت کە بەشکم ئالێرە بچمە ئەوێ و حکم بدرێم و بەشکم پاش چەند ساڵێک عفواتێکم بۆ دەرچێت تەنیا ئومێدێکە لە ئەمە سوورەکە هەتا ئەوەیە کە تۆ بچی بۆ محکەمە و حکمی 20 ساڵ بدرێ حکمی هەتایی درێ ئەمە ئومێدێ هەیە وەرە تەسەوەرکە مەسەلەن ئینسان بگات بەوەی کە خۆشحاڵ بێ کە 20 ساڵ زیندانی حکم بدرێ بۆ خۆشحاڵ بێ یعنی بەس لێرە نەجاتێ بێ لەم ئەم نەسوورە نەجاتت بێ و ئامادەبی بڵێ من خۆشحاڵم بۆی کە 20 ساڵ حکم بدرێم ئەوەی تر خۆشترین شت بوو کاژە خۆشترین شت ئەوە بوو کە خەبەرتە بیست برادێکت دایانوت گەیشت ئابوو غرێب جامە بێت مناسبە کوڕێکمان لەگەڵ بوو ناوی کاگوشیار بوو نەماوەزەم لەم ساڵی دوایی وفاتی کرد ئەو کاگوشیارە لە ئەبوو غرێب بوو قەزەیەکی تریایی لەسەر کەشەفوو بوو هێنابیانەوە بۆ ئەمنی سلێمانی ئیتر ئەو باسی ئەبوو غرێبی بۆ کردین وا هاتە پێشچاومانەوە چۆن مەسەلەن ئێستا کەسێک ئەوروپای نەبینەوە یەکێک لە ئەوروپا بێتەوە بۆی باس بکە یان شتێکی ئاوا مەسەلەن ئەیتر باسیەوەیەکە کە لەوێ جگەرە کێشان ئازادە بالمناسبە لێرە جگەرە کێشان ئازاد نەبوونا ئەو لەوێ جگەرە کێشان ئازادە خۆ دەشۆی لەگەڵ برادەرەکان پیاساکە چتە بەرهەتا و مواجهات هەیە کە سوکار دەبینی شتێکی زۆر خۆش بوو نسبەت ئەو سەردەمە ئێمە شتێکی خۆشت لە سەر جگەرە کێشان بۆ ژێرمەوە ئێمە من خۆم یەکێک بووم لەوانەی کە جگەرەمە کێشا لەگەڵ چەند هاوڕێکە کە جگەرەمانە کێشا پلانێکمان دانا کە ئەو چایی کە بۆمانە هەرچۆنێ بێ بە چەند ڕۆژێک ئەو چایە تۆزێت تڵپەکەی هیم بکەین بگرینەوە و ئەم تڵپە وشکەنەوە هەڵبەتە تڵپەکەی زۆر زۆرکەم بوو بە چەند ڕۆژێ اینجا تۆزەیە تڵپە چامان دەستکەوت ئەو تڵپە چایە وشک بکەینەوە و دوایی بە ئەم تڵپە چایە بە کاغەز لولی بکەین بەڵام دوجار کێشەی سەرەکیمان هاتە سەرەوەی کە چۆن داگیرسێنی پلانی ئەوە بوو کە گڵۆپێک کە لە هینەکە بوو هەرچۆنێ بوو بە ماوەیەکی زۆر برایە دەرێک پشتی دانا یەکیچکە چوە سەر پشتی بتوانن ئەم جگەرێ بەم گڵۆپە دابگیرسێنن بەڵام هەرچەندمان کرد دانەگیرسا و دانەگیرستا ئێوەش تڵپەچەتان کێشانە بەڵام دانەگیرسا یعنی هیچ هینە ئاگرێکمان لەلا نەبوو کە بڵین جگەرەکەی پێداوی ئەو جگەرەی کە خۆمان دروستمان کردبوو بە تڵپەچاکە وەڵام من لە بیرمێمە کێشامان تڵپەچاوەر بە کاغەز پێچاومانەوە ئێوە شانسی ئاگرەکەت چرخەکەتان پیا کردووە نییە چۆمان پیا کرد بە دەزانم تڵپەچامان کێشا سەردەمی ئێمە هەڵبەتە لەوانەیە تۆزێت ناخۆشترین ئەشکەنجەی ئێمە و ماوەی کە ئێمە بووین کە لێرە بووین بە هەموو کاتەکانیەوە برسێتی بووە ئەوان بەڕاستی هەموو هەمیشە ئەو زیندانیانەی هەستەکەم ئەو زیندانیانەی سەردەمی پێش ئێمە لێرە بوون مەسەلەن ئێمە پێمان سیر بوو لە مەسەلەن ئاردی بڵێن لە هەویری سەمون و نانوانە ئەو زیندانیانەی پێش ئێمە مەسەلەن شەترەنجیان دروست کرده بوو زاریان دروست کرده بوو بەڵام ئێمە ئەوەنە برسی بوون قەت نەمانتوانی ئەو شتانە دروستکەین هەمووی ئەوانە بوو کە لە پێشتر بۆمان مامێتەوە چکە ئەوەندە برسیمی قەت هینی ئەومان نەبوو کە ئەم شتانەی ناوە سەمون و ئەمانە بیکەین بە بڵێن شەترنجی لێ دروستکەین یا وەرەقەی کۆنکەنی لێ دروستکەین یا ئەو شتانە بەڵام ئەوانەی پێش ئێمە شانسایان هەبوو ئەو شتانیان دروست کردبوو بەڵام ئێمە
بەڕاستی زۆر برسی بوون ینی بۆ پێشەوە وەزعی خواردن باشتر بوو لە کاتیەوە خراپ بوو یان بەڵێ بەڵێ ئەمان خۆیان بەهانەی ئەوانە ئاهێنایەوە کە عێراق لە ژێر گەماروایە و خەڵکی عێراق ئەوە پاشگرتنی کوێت بڵێ ئێمەشی پاشگرتنی کوێت بوو لێرە بوو ئەوان بەهانەکەیانەوە بوو کە خەڵکی گەمارۆ لەسەر عێراقێ و خەڵکی ئێوەش مستحقی ئەوە نین کە لە خەڵکێکە لە دەرەوەیە باشتر بژین بۆیە بە ئامانجەوە ئەو ئیشانەکە کە خواردنێکی کەم بۆ مەسەلەن تەسەوەر کە مەسەلەن تۆ 20 کەس لە هۆڵێکە 1 سەتڵی پچکۆلە برنج و 1 سەتڵی پچکۆلە شلەی بۆ بێنیت ئەمە بەسەر 20 کەسا دابەش بکرێت و ڕۆژی 3 سەمون بۆ هەر سێ ژەمەکە کە ئەمە گەورەترین کێشەی ئێمە بوو و ئێمە کارێکمان کردووەتە دێمە سەری کە ئێمە چۆن مانگرتنمان ڕاگەیان لەم زیندانەیە کە لە ڕەمبێکم زۆر قورس بێ بۆ کەسێک باسی ئەوکەی لەم زیندانە سوورەیە کە بە قەڵای پۆڵینی بەعزتە ناسرا ئێمە لێرە مانگرتنمان ڕاگەیان لەسەر ئەو ئیشە لەسەر خواردن بەڵێ ئێمە لە سەردەمێکە کە بڵێن تۆبارانی موشکبارانی عێراق دەستی پێکرد لەلایەن هاوپەیمان و تارەکانی هاوپەیمانانەوە ئێمان لە قاتی سەرەوە هێنایەوە قاتی سەرەوە هێنایە خوارەوە هێنانین بۆ ئەم هۆڵە نزیکەی 64 کەس بووین هەڵبەتە کاکسەلام وتی هۆکارەکەی چی بوو پێشەوە وتم وەڵا هۆکارەکەی ئەو بوونەوەکو بۆم بێ شتێکی بەرپێ و ئێمە بتوانین ڕابکەین وتی چوزانم ئامزانی ئەڵێ لەبەر سەلامەتیتان هەڵبەتەی سەلامەتی ئێمەیان بۆ مهم نەبوو ئەوە فرسەتێک بوو ئێمە قەت هیچ کات 64 کەس لە شوێنێکا کۆ نەبووینێتەوە ئەلەم هۆڵەیە 64 کەس کۆبینەوە ئەوە فرسەتێک بوو بۆەوەی کە ئێمە کارێ بکەین بە بۆی کە بەشکم هەوڵێ بدەین ئەم خواردنمان بۆ زیاد کرێ ئەوە بوو ڕۆژی هەفتەی 2990 نزیکەی بە مانگێ پێش ڕاپەڕینەکە ئێمە پاش چەندین گفتوگۆ و چەند ڕۆژەی گفتوگۆ ئەو ڕۆژە هەواڵ بڕیارمان ناکە مانگرتن ڕابگەینین و ئەو خواردنەی کە بۆمان دەهێنن وەری نەگرین هەڵبەتە هەموو 64 کەسەکە لە هەموو بیر و ڕاجیاوازەکان لێرایە بوو خۆشبەختانە هەمومان لەسەر بە تەمەنی مناڵە و بە تەمەنی گەنج و بە تەمەنی پیرەوە هەموو ڕێکەوتین لەسەر ئەوەی کە دەری نەگرین ئەو ڕۆژە کە خواردنەکەیان بۆ هێنان ئالەوێ لەبەر دەرگاکە دایەنێن و حرەسەکە دایانێت و دوایی یەتەوە وەکو بڵێ سەتڵە بەتاڵ و هینەکانە بات وەڵا هاتنەوە کە هاتنەوە سەیریان کرد دەستی لێ نەدراوە و ئەمانە و وتیان چییە حرەسەکان وتیانەوە چییە ئەومانە حرەسێکە بوو وەکو سەرۆکی حرەسەکان وا بوو پیانەوت ئەبوو دەلەف ینی باوکی دەلەف طبعی یەکێ لە هەرە زۆردارە بڵێن زۆردارەکان بوو هەمیشە بە جنێ و قسەی ناخۆش و هین هەڵا ئەو هادووتی ئەوە ئیزرابەوە ئێوە ئیکەن ئێمە ژوتمانە ئیزراب نییە ئەو هەرەی ویست بڵێ ئەوە ئیزرابەکەن ئێمە ژەمان و نەخێر ئیزراب نییە ئیتر چۆن وتی ئەگەرەوە تووشی هینتانە بن و تێڵان دەخۆن و نازانم چیەکەن و واتان لێ ئەەکەم و واتانە لێ هینەکەم و ئەمەش وتمان نەخێر ئیزراب نییە و هینەکەمان کەم ئەو بۆمان ئەمانێ زیاد بکەین وەڵا ئیتر دیار بوو سەرەوەی خوانیان هین کردبوو ئاگادار کردبووە ئەوە بوو نەقیب ماجێت و کە بڵێ مدیری سجن بوو لەگەڵ خەڵەف کە بڵێ ئەو زابطی تحقیقات بوو خەڵەفیش مدیری ئەمنی ئامەی سلێمانی بوو و زۆر سیر بوو کە ئەو هات و شتەکان خۆی هات و ئیتر چەندین حرەسوو بە چەکدارەوە چکە ئەو مدیری هین بوو هاتنێرە و ئێمە هەموو بەڕاستی ترسێکی زۆرمان لێ نیشت چکە هیچ ئاسان بوو بۆوان کە تەقەیەکمان لێ بکەن و هەمامان بکوژن بەڵام ئەوە بوو وتی تیان چیە وتمان ئەوە یەکێ مامسۆفی ناو بوو زۆر بە تەمەن بوو وتی سەیدی حەزەکەم سەیری بکەیت بزانی ئەمە 64 کەسین بزانە ئەو خواردنە بەشی 15 نەفەرەکان نەک 64 نەفەر وتی ئەوەش سەیرێکی کرد و ئەمانە و وتی یعنی چی لە ئاوا ئەو خواردنەکەمە هاتووە قەینا حیسار هەیە بەزەمە زۆر زۆر کەمە و وڵا وتی بڕۆن ئەو خوێرە بانکەن
ئەو کەسەی کە خواردنمەنی بۆ ئەمنەکانێنە زیندانی مەقاولێکی کورد بوو ئەو کەزیان نازانی تر چۆن بوو ئەو ڕۆژێکی خۆش بوو ئەوانی تر ڕۆژن و ئێمان بەجێ هێش بەڵام ڕۆژێکی خۆش بوو بۆ تەنیا جارێک نانی هەورامیمان بۆ تقریبان فەردەی نانی هەورامی خۆی کرد بە ژوورە و زۆرێک خورما و ئەمانیان هێن ئەو برادەرانەی کە بڵێن لە ئینفرادی بوون و لە هین بوون زۆریان پێسەیر بوو کە ئەم شتانە هاتووە خواردنە هەڵبەتە تەنیا بوو 1-2 ڕۆژ بووە مەسلەیە هەر ئاوا ئەو 1-2 ڕۆژەمان بڵێن وەزای خواردنمان تۆزێ باش بەوە بەڵام دواتر وەکو خۆی لاتەوە دیسانەوە خۆی لاتەوە بەڵێ ئەو مانگرتنەی باسێکە بێ هەر ئەو جەماعەتی کە لێرا بوون وایە لەم شوێنە نابوون بەڵێ چکەوە پەیوەندیتان لەگەڵ ئەوانی ترا نەبووە ناڵم ئەوە فرسەتی بوو کێمە یەکەم جار بوو 64 زیندانی بێنینە ئەم شوێنەوە 64 لێرە چۆنە خەوتن وڵی تر خوا بێ خۆ تەرتیب بکەی لە سزناوایە ئەبێ جێ خۆ بکەیت ئەبێ جێ خۆ بکەیتەوە ئیتر ئەلبەتە خەڵک ئالێرەشە بڵێن لە ئەلەم هینەشە هەر ئەخەوێت لێران خەوت بەڵێ لەوێشە خەوێنی ئیترەوە بە پێی لێرە ئەم شوێنە بەڵێ لە هەمووی یاخەوێت تر بە پێی کۆنی و تازەیە تۆ خۆ زیندان بوو یەزانیەوەی ئەم دەرگایانە ئەکرانەوە دەرگای ئەم دەرگایانە ئەکرانەوە لە کوێ خەوتی من لەوێ بووم لەو هۆڵە لەوێ خەوت لەوێ بووی زیندان تۆ خۆت زیندان بووی پەیوەندی بە ئەقدەمیەت و کۆنی و تازەیەوە هەیە ئەوەی کۆن بێ تازە عادەتەن تۆزە شوێنی باشترە ئەوەی تازەش بێ عادەتەن شوێنی خراپترە ئەوەی تازە بێ لای خوارەوە لەوانەی کە لێرە لەگەڵت بوون چێت لە بیرە وەڵایی کەسێکە ئەتوانین بڵێم یەکێ لە چالەکەکان بوو لەو هینانەیە هەڵبەتە من زۆریانم بیرە ئێساش هاوڕێ من بەڵام کاک مقداد هادی یەکێ بوو لەوانەی کە لێرە بوو هاوڕێ خۆشەویستمە و ئەو ڕۆڵێکی بەرچاوی هەبوو لەو مانگرتنەوەمانایە و نزی خستنەوەی ئەو کەس ڕێی چکە هەمووی کۆمونیست و هین نەبوو خەڵکی تیا بوو بەڕاستی مەسەلەن لەسەر مستەشاری گیرا بوو شتێکی کێشەیەکی لەگەڵ باسا هەبووە شتێکی هەبووە ئەوانە بێنیتەوەی کە قەنەعاتیان پێ بکەیت و مان بگرن لەگەڵ تا ئەوانە ئەو ڕۆڵێکی بەرچاوی هەبوو کە حەسەن ئەڵەبجەیی هەیە کە ئەویش هەر لێرە بوو کاک دیدار داوای لێبوور نەکەم لەوانەیە لەم لەحزایە ناوی هەمویانم بیر نەبێ بەڵام ئەوانە هەمووی لێرە بوونی ئەوانەی کە ئەو ڕۆژە کاکاوە عومەر ئەلەو ڕۆژایە بڵێن لەو مانگرتنایە بەشدار بوون لەم وڵایە ئەوانەی لێرە بوون ئەو 64 کەسە دوایی هەمووتان ئازاد کران یان هەندێکیان ڕۆشتن بۆ محکەمە پێش ئەوە پێم وایە هەموو ئەو کەسانی کە لەوێ لێرە بووین لەو مانگرتنای لێرا بوو هەمووی لە بڵێن لە ڕاپەڕینەکە ئازاد بوون کەس هیچ کەسێکی تیان نییە بڵێن ڕۆشتۆ بۆ محکەمەی سەورە چکە ئەو فترەیە تقریبەن ئیتر محکەمەی سەورەوانە کەم بوو بۆەوە کە مانگەی کە نزیکە بێتەوە لە ڕاپەڕینەوانە بە بۆنەی وەزعی عێراق وەمانە تقریبن ئەو لە مانگی یەکەوەی تر بۆردومانی عێراق دەستی پێ بەڵێ تقریبن ئەو حرەکەتانەی سەرخستن بۆ محکەمەی سەورە و هێنان و بردن وەمانە پێما بێ بە تەواوەتی وەستا بوو لە مانگی یەکەوە بڵێ ئێمە دوجار ئیتر پێ دوای ئەو مانگرتنەوەش وەکوەوەی بڵێ هەستیاشیان کردبێ کە ئەمە هینێکی باش نییە ئەمانە هەمووی پێکەوە بن ئەو بوو ئێمە مەجموعەیەکمانیان دیسانەوە گواستەوە بۆ هەرچەنە بۆردومانەکان ساختتر بوو خەستر بوو کەچی ئێمە دیسانەوە بردیانینەوە بۆ قاتی دوو لە هۆڵی 4 دیسانەوە گواستیانینەوە بۆ ئێوێ ژیان لێرە خۆشتر بوویان لە چکە سژنیژی تر خۆش و ناخۆش و ناخۆشتر و ناخۆشترینی هەیە وایە بەڵێ کوێ زۆر ناخۆش بوو لەم ئەمنە والله وەکو بێ لە ئینفرادی بێ لە ئینفرادی ئێمە لە بە حکومەوەی ماوەکی زۆر مەجموعە هاوڕێ بووین ڕاهاتمین لە هۆڵی 4 پێکەوە پێم وایە وەکو بۆشم باس کردی من کە چوومە ئەوێ پێم وابوو ئەگەر 10 ساڵی کەش لەو هۆڵایەت مێنم کێشە نیە میموێ لە ئینفرادی نەجاتم بۆ ڕزگارم بووە بەڵام ئێرە ئەم هۆڵە هەر خۆی هۆڵێکی خۆش نییە بەڕاستی چکە زۆر تەسکە زۆر ژمارەیەکی زۆر لێرە کە تەسەوەریکە مەسەلەن 64 کەس چۆن ئالێرە جێگای بۆتەوە بەڵام ئێمە لەو هۆڵەی سەرەوە بووین تقریبا نزیکەی 20 نەفەر 25 نەفەر لێ شوێنمان باشتر بوو هینەکە گەورەتر بوو پێم وایە ئەوێ خۆشتر بوو بەلای ڕەنگە ڕووناکتریش بوو بەڵێ ڕووناکتریش بوو
هەستەکەم ئێرە تاریک بووە. زۆر تاریک و ئەو دەرگایی کە پێم وتی کە ناخۆشترین دەرگایە ئەوە یەکەم دەرگای نزیکترین شوێنە لێرەوە لێتەوە لەبەرەوە ئەو دەنگا هەمیشە ناڕەحەت دەکات و ئین دەکات چکە یەکەم دەرگایە کە کرێتەوە یەکەم دەرگای نزیکە زۆر نزیکە لێرەوە دەرگای کاچی بۆ تاقیق بەڵێ ئێوە حتمما دەنگی تاقیقیش ئەگەشتێ بەڵێ هەنێ جار کە لێرە بووین بەڵام لە هۆڵەکانی سەرەوە کەمترەی بیستی بەڵام ئینفرادی خوارەوە بە تایبەت ئینفرادی خوارەوە ئەڵبەتەمە بەسییانە کە گوێت لێبێ بخوایان گوێت لێبێ لە هات و هاوار و ئەوانە زۆربەی کاتێک بیستیت دەنگی وەختی تعزیب وەختێ کەسێ کە تحقیقی لەگەڵاکەنەوە تعزیب ێدەنەوە ئازاری دەن هات و هاوارۆمانە هەمیشایی بیستیت یعنی وەکو بۆشم باس کردی ئەوان مەبەستیانەکە ئەو هات و هاوار و ئازارە گوێت لێبێ و ترسێ لە تۆیە دروستکە. کاکەژە و حەزەکەی لێرە ڕاوەستین ڕێستێک وەرەگرین لە ئاڵقەی داهاتوو درێژە بەم باساین چکە ئەمە بزانم چیرۆکەکەیان ئەگا بە چۆن ئازاد بوون ئەو بەشە لە ئاڵقەی داهاتوو باسەکەین. کاتێکی خۆش بۆ ویلایەک سوپاس کاکەژە.